وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاها ڕانی خۆشەویست بەخێربێنەوە ڤیددیۆیەک لە فیفا 23 ئەمجارە ژاتینەوە لە یاری کلاسیکۆی ڕۆژی 5/4 ینی ئەم شەوەکە منم بە ڕۆژەکە ڤیددیۆکەکەم جا هیوادارم ڕێڵ بیباتەوە چونکە ئەو نمان یاری لێبراوەتە حیامان چوو جاوەکو هەموو جارێک تەشکیلەکەم ئاواداناوە 4-3 خۆمان ڕیاڵین و ئەوش بێرشەلۆنە و وەرد کلاسە و 7 دقەی جابا زۆر درێژی پێنین لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و وەک پشتگیریەک لایک و کۆمنت و هەموو شتێک جا بچینە ناو یاریەکە و دەست پێ بکەین. من ساحەکە حازر کرا ئەوزایکین ساحەی ڕیاڵە تاوە ڕیاڵ مادرید ساحەی خۆمانە جا ئیدر لێرە نەبین و هەر نایبین بە خێربێن و یاری نێوان ڕیاڵ مادرید و بەرشەلۆنە سێرجیۆ زەمای یاڵا با دەستکەن بە یاریەکە و لەگەڵ ماوێ با سەرێکی دەستکەکەم بکەم یەک دەقە بزانم تەواوە تەواوە بە گێڕیاریەکەین غەڵەت مەکەن بەس گۆڵێ بکەینی تر ئەوانی تر ئاسانە Carvajal starts with Ferland Mendy in the fullback positions. Toni Kroos plays with Casemiro in the centre of the pitch, and the lead striker today is Karim Benzema. Options in the middle. Now delivering that. Tekelek. Neygert. Akhwabra topyan kötü khajuri abin. تو ساحەکەشی ناخۆشە چونکە لایەکی سێوەرە و لایەکی خۆرە دەلاچۆ چیم گۆڵ نەگەورانە ڕۆ لێ بوو کە لێ لێنەیە کردیوە دەوڵە زۆر جوان هاتوین تا ئیسش حەزمە حاڵمان باش نەیەڵاریم هێرشەکانیە درێژ کردەوە توند کردەوە تا لیە نەکەی با سەرەوە پاسادەوە بڕێن دەوە سەرەوە چی نەیەڵەورانە ڕۆ بەس بیگرتەیە گۆڵ بوو ئەوێ ئەم شەوی وێنە کە لێ ئەی بژیت کورە نایان لە گۆڵچەکەشیان زەخمە زۆر بوو دەی گۆڵ هەیهەوار لەکوێ گێڕایە کاسم نیرە بڕۆ خۆتی دەی لە حەسی گۆڵ نەبوو لە ئاستی گۆڵ نەبوو بڵێن هەرە ماشتیشە لە ئاستی گۆڵەکە بە گۆڵە بوو بە تەئەکید وەرە بێنە تۆپەکە دەی بێن نەکەی بڕە
زۆر جوانە. Vinicius Junior. Can he give them the lead? ئەخ And that's an excellent بەڵێ piece of تازە لە قاچ خۆی دەرچوە گۆڵی بۆ ناکرێوە پاساتەکە بەم ئەوی هەر نیگر. excellent ball over the top. کارڤاخاڵ He had to react تا بژیت and did. نایڵێ بڕوە. De Jong. An encouraging move from Barca. Well, didn't go to plan in the end. Vinicius Junior. And players waiting in the centre. دەی Real chance. ئەخ نەیەڵە چۆنە و بینیان وە چۆڵ کردبوو ئەهاوە شووتەکەی کە گەڕانیوە نەما بە نەچوە بە گۆڵا لێ گەڕێ کێ گەڕانیە پیکیە ها هێشتا ماوێتی گێڕایە وەڵا Who's going to get Dee? to the end of it? ئەخ نەیەڵە Away. Speculative effort. نایڵێ نا خۆی هاتە بەر شووتەکان بەڕاستی هجومی باش مامورەتای سۆزمان باشە دەی کە لێ ئەو بۆ کاسلمیرۆ Cross. Really good block. ئەو کۆرناڵ لە دریج بە کۆرناڵ گۆڵمان بە ناگرینە لەو کاتە 20 کۆرناڵ دروست بوو کەم بوو Now sending it in. It might Dee? still be problematic. دەی He can't hold on to it. خواوەرە چی گۆڵ نەکرد On a time for composure on the ball. Well, the keeper's made a good save, but you just sense a goal is coming soon. Delightful pass. بێنە گرتومانە ماترسن Oh, a fine تەواو ball. نابێت زۆر بچیتە پێشەوەی خەریکە فێرە بنتاوە دوایە هەموو یاریە And played short. Jordi Alba. And the cross smuggled away. ناڵین And cleared behind for what is سی دەقەی ڕێوە گۆڵ نەکراوە played over. And the keeper's hand does the trick. ئای دەیوی گەڕێنەرەوە بۆی نەگەڕاوە حەیف Dembele. دێمبڵی Depay. بڵێ منەڵی مەڕە Now with Lewandowski. A small ئەی هاوار شوتەکانیان بە قووت کردیانی هجوومەکانیش وەرە دەی So the corner played into the box. بەنزیمە موساوە برایانەڕۆ Danger averted for now. مەلێک شوێ موساو A بوو pass that lacks quality. Toni Kroos. Mendy. Really inventive stuff. from Bro, Real Khodi. here. Must be. ئاخ وا کە لەگەڵ یادی ئەرزانەکە ئاواشی لێ خراپیەکات Showing a lot of guile there. Can they forge ahead? دەگۆڵ دە خۆ حای چوو They're good. ئەوەم هجووم بۆ برد ئەجا ئای بە گۆڵ نەگەین برای چی خۆتاوێنیان یاری لێ بەردینەوە حیان بردین چەند یاریمان کردو پێشتر هەر لیان بردینەتەوە It's just a change of pace. ناوەیەک حالاتی پێوەکە بیکە بەناوە بە حەقی کەری میشکەینەکە مصابە بژیت بینی دەست خۆش ئەمە ڤینیسیوس یەک ڤینیسیوس جونیۆر Things going again. A wake-up call for them, perhaps. Pedri. And nearing the تا half-time interval, تۆپەکەمان Real لێستاند Madrid hold the edge دامانەوە here. Stuart, how about your assessment of what you've seen from them in the first 45? Well, they've worked hard and played well to be in front here, but they now need to keep their focus as we approach half-time. تا ئەوانە قەیناکە Commitment, and he's given away the corner. هەڵیە Delivering it. And it still could be dangerous. نەکەی Well, ئێ off target هی at the خۆمانە end, and that'll be a goal kick. Well, I think the defender just about did enough there, but that was a chance. Mendy. This is Kroos.
اخ ياك توضي دري بروش تايب شوية دقاتي من زمان جوان بو يعني كزور حساسة هذا ولا فاولة وجداني نية كاسميرو برز وبرز اينان رقا شون نويكو قينا وجم يكم خريقة طوابق قول اللي بيشوم تاو ايه وجم يكم تاو جماعت يكو هيج بيت معنا وجاري بزايكين جمي دوم تشيرو يا دي ورا ناكي ناكي والله ايه هجومك يا زور جوان بس گۆڵیان نەکرد شکر لێوە دوا بە قوربانە زیما مصابیەکی لاچی و تۆزە هیلاک بووی ناهیچ نەبوو دەبڕۆ ئەی بژیدەوە دوو ئەوە دوو جەماعەت سەیریکەن ئەڵێ ئەو دەیتی وا دۆشتی گۆڕاوە هەنێ ئان جەماعەت لەوێ ئەوەش ڕێک خولانیەوە باشە ڤینیسیوس چەپیان هەر ڕاستێ زۆر جوان گۆڵی کرد بژیت ئەوەش کابرا ناوەکەی مرێت چیر بەخۆ ناتوانم المهم والحاصل لەمە خوانی ئەوسەرەوە ڤینیسیوس گۆڵێکی تریشی کرد ئاوا بڕۆ هاتریگە ناکەی غەڵەتە بەس نێڵین گۆڵگەین حەق یاریەکانی ترەگەینەوە ئێ بڕۆ کەریم ئاخ وەڵای دم بەرەو گۆڵ بێ زۆر جوانەوە شوت پاوەر ئەوە کێ دابەزان دیمبڵی دابەزان بۆ ڕاپینها نازانم بە قورعان شتێکی وە نووسراوفریان نەگەوتم تا بکەین نەکەی فاوڵ و تاواقەی ناکا دەیوەرە گرتوویەتی دەبێنە تەمای ئاوا گۆڵگەی ناکریاوە ناکرێ ڕۆڵێکیان ئەبێ هجووم ئاوا ببرێدە ها ئەوە ئەوە ئەبێ گۆڵ ئاوا بکەی تۆ جارە فێر نەبووی بژی ڤینیسیوس ئەوە هاتریک با سەیری کەمەوە جوان ئاگاتان لێ بوو چۆن پێش خستن هێنام وەرە نەیهێن جەماعەت پێتان چۆنە ڤینیسیوس بکڕین لە یانی کوردستان دوێ ڕۆژیشە ڤیدۆم لا نەناوە حەزم لێ بیکڕم ناکەی غەڵەتیان نەکەی ئەی لەوە گۆڵی کرد جەماعەتەوە یەکیان کرد گۆڵەکەیان زۆر جوانە بەس کێ بوو دێمپی نادەم بە قورعان شتێکی زۆر نایەن ناسەمە یاریزانەکانی باش وەڵای هەر ڕێک خۆم وتم ها تۆپەکە چۆن وابێ کاکە
نەکەیەوە چییە؟ خەریکە لەم ئاخیرە حەقەکەنەوە. The goalkeeper. Vinicius Junior. خۆمانی گۆڵمان کردوێتەوە. Vinicius. ئەمە دیفاعەکەیە کە بەگیری هێناوە. Well, the threat was very real. نازانم ناوی چییە. Defending. Lewandowski. Well, the counter chance looks very real. And slipped through beautifully. ئۆفسایدە. Comes to nothing in the end. Offside. وەرە But he doesn't need to make his movement quite so quickly there. Just let the ball be ئەی played. برانە ڕێ فاوڵە کاکە بوو. Promising sequence. And space available inside. You certainly can't خۆ خەری بوو گۆڵکەوە چی بوو؟ keep the pressure on. حرفە دەنگاڵتەوە ڕۆی. Effort, and you just sense a با goal دیارەیە coming بیکن بە چوار. Snuffing out ئەوە the چی غەڵەتانە لەم ئاخیرەیە؟ Depay. Opportunity it is. ئەوە چی بوو؟ لای خەڵەتی زۆر گەورەیەکەم نازان بوو. Still remaining. ئەها سێ پاساتە دوورانەوەیانە زۆر کێشن. And the ball is moving again. 3-2. ئەوە دووەڵایەوە هەر ناکرێ بە قورعان نادامە بۆ لە ئاخیرا سەر لە خۆم تێکەم. And the referee has given the advantage to Barca. Superbly ئەوێ read. ئەوە بیگریت. ئەنجارە ئەوە بڕێ بۆ پێشەوە. Vinicius. Vinicius. نەیهێڵا. Counter-attacking, very much an option. Well, it fizzled out. کورە تازە فەوتان. ئەوە چی بوو؟ ئەوە جێڵا. کورە غەڵەتی ئەو بواکەی. ئەوە کەی پێش خستنەتەوەیەکی. He's going forward well here. He might yet finish. Oh, he needs to clear it. ئەوانە ناخۆشن لەوانەیە بە قاچی خۆ بچێ بە گۆڵە. Fine play. Rodrigo. زۆر خاون. Well, just listen to the noise in here. دەی بڕۆ بە قوربانە. Everything to get their team over the finish line, and there's not long left now. ئەکلوش و دەی کرۆس. ئاگاتان لێبوو Substitution now. زۆر جوان بوو. هەڵێکی داوەزێنی ڕۆدری بوو ئەمتی. وەڵای خۆ حەقی خۆشێتی و بەدلە بکەم. بە ئەم شوتە لێین. So the corner played into the box. یەک دەخەبا دووسێ بەدل بکەین. هازارد ئەچێتە جێی ڤینیسیۆس یەڵا بە هازارد بێنین تۆزێک. ئەسینسۆ بۆ جێی ڕۆدریگۆ لەگەڵ ئەمە ژێنینە جێی ئەلابا. لۆ ناچێ بتوانین هیچی تر ئەو بکەین چونکە سێ بەدلە. And the header off target, but resolute defence. یاڵا بزایکین گۆڵێکی ترمان بۆ کریان تعادولیەکەنەوە. خەتای خۆم بۆڵەوە دوو گۆڵە ژەینە ناکرێ. Well, not the greatest pass, easily intercepted. Hazard. Hazard. ئاخ یەک تۆت خولانەم بکردە لەوانەیە زۆر جوان بووە بووم Had نەکرد. that gone in, there was no way back. Not much time left now, though. گۆڵە With the corner. کەریم هێ زیتیان نییە. Frankie de Jong. Depay. There to win it back. نەکەی. Barcelona fighting against this overall situation. What can they pull out of the بژیت fire? لی سند هەر بە زۆر. To nothing in the end. دەبڕۆ هازارد هەراڵێن هازارد نایەنەناوە پێی ناگرێت کاکە ڤینیسیۆس بووە دەرەچوو. ڤینیسیۆس سەریع. Pressing really high. Depay.
disappointed with that pass. And the counter دبرو options available. And in with a real chance. والله زۆر درەنگم خست ئای بە ئەلو پێچەیە و گۆڵم کردە Holding on to it at the second time of asking. Depay. Very quick thinking there. دەی پاس بە نەیەڵە جەماعەت بنمەنەوە 3-2 بە ڕیال مەدرید. Yes, Derek, there wasn't much in it, to be honest. ڕاستیەکەی خەتای خۆم بووینە دوو گۆڵەکەشیان ناگرت ئەوەی بێ گۆڵی دوم هەر زۆر خەتای خۆم بوو. پاساتی دوور زۆر کێشەیە چونکە یەکسەرە گیری در کە هجوومەکەی برخۆ نایگیرێت تاو ئەبێ نێڵی تۆپیان پێوێتە قاس. جا هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بێت و هاندەرانی ڕیال مەدریدمان دڵخۆش کرده بێ چونکە ئەو نەمانیاری لەکراوە حیامان لێبرایەوە حیامان چوو. تا ڤیدۆیەکی تر و پارتێکی تری فیفا 23 بەخواتان نەسپێرم هەر لە خۆشیە بن و خواتان لەگەڵ.